سەرۆڕای فشارەکانی چالاکەوانانی ئازادیخواز سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کۆنگرێس نانسی پەلۆسی دژایەتی سەرۆک ترامپ دەکات و تاوانباری دەکات. تاوانبارکردن مەسەلەیەکە ناکۆکی لە وڵاتدا دەخڵقێنێت. با بزانین ڕاستیەکان چین و یاسا چییە و ڕەفتاری سەرۆک چی دەبێ. بۆی سەرۆک ترامپ بیرۆکەی تاوانبارکردن شتێکی سەیر نییە. تۆ ناتوانیت کەسێک تاوانبار بکەی کە کاری باش دەکات. ئەوە تێڕوانینی منە. ماداڵێک دەڵێت دیموکراتەکان وای بە باش دەزانن کە هەوڵی لابردنی ترامپ بدەن لە دەنگدانەکانی ساڵی داهاتوودا. بە تێپەڕبوونی کات پرۆسەی تاوانبارکردنەکە دەچێتە پێشەوە خێراتر دەبێت کە لە کۆتایی ساڵی 2019 و سەرەتای 2020دایە. ئەوە ئاڵۆزی دروست دەکات چونکە چارەسەری تر هەیە بۆ لابردنی سەرۆک ئەویش هەڵبژاردنە. هەروەها دیموکراتەکان دەکرێت لەوە ئاگادار بن کە چی ڕوودەدات هەروەک تاوانبارکردنی سەرۆک بیڵ کلینتن لە ساڵی 1990دا. من هیچ پەیوەندیەشی سێکسیم لەگەڵ ئەو ژنە مۆنیکا لوینسکیدان نەبووە. کلینتن لەو بارەیەوە درۆی کرد و هەوڵی دەدا پەیوەندیەکەی لەگەڵ مۆنیکا لوینسکیدا بپۆشێت کە بۆ هۆیەوە لەلایەن کۆنگرێسەوە تاوانبار کرا. من ئەو بەرپرسیارەتەم قبول کردووە بۆ هەر چاڵەیەکی کردبێتم لە ژیانی تایبەتی خۆمدا. لاری ساباتۆ دەڵێت کۆماریەکان 5 کورسیان لە هەڵبژارنەکانی ساڵی 1990دا لەدەستدا بۆی کاردانەوەی سیاسی لەسەر پرۆسەی تاوانبارکردن. لە ڕاستیدا کۆماریەکان نایانهێشت بیل کلینتۆن پۆستەکەی لەدەست بدات لە ماوەی سەرۆکایەتیەکەی پێویستە ئەمە وەک زەنگێک بێت بۆ دیموکراتەکان. هەروەها ساباتۆ دەڵێت دامەزرێنەری کۆماریەکان تاوانبارکردنەکە وەک ڕووداوێکی دەگمەن دەبینێت. ئەوە نایان دەویست کە سەرۆکەکان تاوانبار بکەن و لە شوێنەکانیان لایەن بدەن بۆی هەڵەیەکی بچووکەوە. ئەوان چاوەڕوانی ئەویان لە کۆنگرێس دەکرد کە تەنها لە بارودۆخێکی زۆر گەورەدا ئەو کارە بکەن. لە ساڵی 1974 کۆنگرێس دەستی بە دوواداچوون و تاوانبارکردن کرد لە دژی سەرۆک ڕیچارد نیکسن لە سەرکارێکی ئابروبەرانە. من سبەی دەست لە کاری سەرۆکایەتی دەکێشمەوە. نیکسن سەرۆکایەتی جێهێشت کاتێک بۆی دەرکەوت کە ناتوانێت بەرگری لە تاوانکردنەکەی بکات لە بەردەم دادگاییکردنی لە کۆنگرێس. جان هوداک دەڵێت سەرۆک ترامپ دەتوانێت ڕوبەڕووی نوێکردنەوەی داواکاریەکان ببێتەوە بە پشتبەستن لەسەر دەرەنجامەکانی ڕاوێژکاری تایبەتی ڕۆبرت مۆلەر سەبارەت بە دەستێوەردانەکانی رووسیا لە هەڵبژارنەکانی ساڵی 2016دا. پێم وایە ئەگەر راپۆرتی مۆلەر هەندێک هەڵەی بەرچاو نیشان بدات لەسەر هەڵمەتەکانی هەڵبژارنی سەرۆک ترامپ ئەوە لە ڕاستیدا دیموکراتەکان بەهێز دەکات تا دەست بە ڕاوێژکردن بکەن و هەنگاو بەرەو پێشەوە بنێن لەگەڵ پرۆسەی تاوانبارکردنەکەدا. لێستادا ئەگەری زۆر هەیە سەرۆک ترامپ جارێکی تر ڕوبەڕووی دەنگدەران ببێتەوە بەر لەوەی دیموکراتەکان بتوانن هەر لێکۆڵینەوەیەکی جدی بکەن لەسەر تاوانبارکردنی لە کۆنگرێسدا.